دوو کۆی دوو چەنە باسە؟ چوار. دوو کۆرد و چوارەکە کۆ ناکرێتەوە مامۆستای وسراوەتی کۆ ناکرێت من ئەمەنە ئەزانم بۆ نمونە ئەو لەو ساوە هەرچەند قۆپیش وەرەگرم لە میوانەکە من ماشەڵڵای دەبێت لە پاڵەوانەتی گەڕاوەتەوە ئەمەش خۆی مهمە دەست پێکەکەی مهمە گرنگە داوادای بنی سفر بێ اینجا ئەمە ئیتر دەیان یەکان و دەیان و ئاوا ئەوان و هەزاران و بە تیۆری تۆزێک لەزان بس کە بڵێ بۆ نمونە 1 کۆ 5 ئەزانم شەشەکە بەڵام بەمە نازانم ماڵاوەەوە ئیشێمە نیە ئێمە دوو پاڵەوانمان لەگەڵایە هەرێوە ماشەڵڵایان لێ ببوون بە هەر ئەمە باسی ئەمەشکێنست بەخوا هەر حنای ئەوانە هەر نابێت باسیشی بکەین جا بۆیە ئەمە باسی ئەمەمان کرد لە ئێستای ئەمە لە هەندێک لە پرۆگرامی خوێندنگەکان گرنگی پێ ئەدەن و ئەکات منداڵەکە زۆر ماشەڵڵا زیرەکتر بکاتوە پاڵەوانێتیشی بۆ سازەکەی هزری وابزانم لاانێ چون بەڕاستیمافەکە هەرەوە توانای هزر بتوانە سەحری و هزری و بەڕاستی جادوویە تۆ بەمە بتوانی ملیۆن حسابکەی زۆر بەڕاستی جادوویە هەر بۆیە دوو میوانی خۆشەویستمان لەلایە تازە لە پاڵەوانەتیەک لە وڵاتی تورکیا لە ئاستێکی زۆر زۆر باڵا گەڕاونەتەوە ماشەڵڵایان لێ ببە و تەمەنە مناڵی خۆیانەوە توانیویانە لێنەوە ئەو هەموو ڕێکابرەیە ئەمە پلەی یەکەم بەدەست بهێنن هەر بۆیە هەرێک لە دوو خوێندکاری خۆشەویست شیرین سروشت ڕزگار و لاوی ڕەوفمان لەگەڵدایە بەڵام بە پاڵپشتی مامۆستاکان و ڕاهێنەرەکانیان کە زۆر دڵسۆزانە لەگەڵیان بوون هەتاکو ئێستا مامۆستا یوسرا حەسەن و هەروەها مامۆستا ئاسیا عەبدوڵڵا کە سەرپەرشتیاری ئەمان بوون بۆی کە بەشداری لە پاڵەوانەتی و پێشبڕکێکای بکەن زۆر بەخێر بن خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان پیرۆستان بێ یەخوا مامۆستا یوسرا سەرەتا بینە لای بەڕێسن تاکو ئێستا چەند جار هەر بەڕێزت هەندێک لە ڕاهێنەرەکانی تر لە کوردستان لای ئێمە لە بەرنامەکەمان ئامادە بوون باسی ئەم پرۆگرامی ماجیک ماسەیان کردویان ئەم ئامێری ئەبەکۆسا کە ئێمە چەنەها جار و تومانە لە ناوچەکە جاران بازرگانەکان ئەمەیان بەکارەهێنا بۆیە بەخوا تووشی ئاری ئەلزایمێر و ئەمانە بین مێشکمان ئیتر بەکار ناهێنین نایجوڵێنین ئەوان بەکاریان نەهێنا کۆڵە حساباتیان پێکرد ئەمە کۆنا ئەمە لە 3000 ساڵ پێش ئێستا ئەم شتە بەکار لە چین بۆ وایە سەرەتا بەڵام بازرگانەکانی خۆمان سوودیان لە ڕووبۆی ماشەڵڵا مێشکێنەڵی کۆمپیوتەر بوو مامۆستا یوسرا جەنابەت فەرمان بڵێ ئەم ئەبەکۆسە ئەم پرۆگرامی ماجیک ماسا گەیشتووە بەکوێ اینجا ئەگەر باسێکی ئەمەمان پێ بکەی ئەسڵان ئەمە چۆن گرینگە بۆ خوێندکار چ سوودێکی پێگەیەنێت دەستان خۆش بێ خۆشحاڵین کە لێرەی من ئەگەر لە ئاڵای پیرۆزی کوردستانەوە دەست پێ بکەم کە ئاڵا جوانیان بردوتە ئەم ئاڵایە بۆ ئێمە زۆر گرنگە لەبەرەوەی بەم ئاڵایە ئێمە بانکراوین دوو خوێندکار لە کوردستانەوە کە بانکێشکراین ساڵی پێشوو لە تورکیا بەڵێ ساڵی پێشوو بۆ چەند وڵاتێکی کە بانکراین ساڵانە ئەم ڕێکخراوە کە ئێمە بەشداریمان کردو ڕێکخراوێکی جیهانیە کۆمەڵی ڕێکخراو پێکەوە ئەم پێشبڕکەی ڕێک ئەخرێت ساڵی پێشووتر ئێمە بانگێش کراین بەڵام لەبەرەوەی بۆمان نەگونجا وڵاتەکە دوور بوو نەمانتوانی بەشدار بین بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ کە بەشدار بووین ئاڵای کوردستانمان بەرز کردوانێ و ئێمە ئەم دوو خوێندکارە تاکە کورد بووین کە لە نێوان هەموو دەوڵەت عەرەبیەکان ئێمە بانکێش کرا بووین ئەمە شتێکی زۆر خۆش بوو بۆ ئێمە شتێکی سەرکەوتن بوو بەجددی و دووبارە سەرکەوتنی زیاتر ئەویش ئەوە بوو کە سپاس بخوا ئەنجامێکی زۆر باشمان هێنا مامۆستا یوسرا بمبورە باسی ئەو پاڵەوانێتە زۆر گرنگە زۆرەکەین بەڵام زۆر جار من گوێم لەمەوە بە دایک و باوک بوون مناڵێڵە مناڵەکەم ئەگەر زۆریش هات زیرەک بوو کە زۆر کارم لەسەر IQ کرد و ئەمانە لانەیە تۆزێ بترسێ بەڵام ئەوەنەی خۆتان ئەزمونتان لە ئەم پرۆگرامە وەرگرتووە خوێندکارەکان چۆن ڕەنگی داوەتەوە لەوانە فێربوونی ئەم پرۆگرامە بەڵێ بە خۆشحاڵیەوە لە ئێستاە لە قۆناغی خوێندن هەم باخچەکان و هەم مەکتەبەکانیش سوودی لێ وەرئەگیرێت لەم بابەتە ئێمە 2010 کە دەستمان پێ کرد بۆ ئێمە زۆر قرس بوو کە خێرا بچینە ناو باخچەکانەوە بچینە ناو مەکتەبەکانەوە ئەتوانم ئەوش بڵێم کە خۆشحاڵیە بوو من یەکەم کەس بووم کە باخچەکانەوە دەستم پێ کرد و دووبارە یەکەم کەس بووم کە لە مەکتەبەکانەوە دەستم پێ کرد و لە وڵاتی ژاپۆنەوە ڕاستەخۆ هاتن بۆلام وتیان ئێمە کە سێرچمان کردووە ئێوە تاکە مەکتەبن کە توانیتانە دەست پێ بکەن ئەمە جێگەی خۆشحاڵیە ئێمە لە مەکتەبەکان و لە باخچەکان کە ئەم ئەبەکۆسە بەکار ئەهێنرێت لە هەموو ڕێکەوە سوودی لێ وەرەگیرێت هەم بۆ IQ هەم بۆ EQ بەڵێ بە دڵنیایی ئێمە زیاتر چەند گرنگی بە IQ مناڵەکەین دوو هێندە بە EQ مناڵەکەین لەلانی سۆزداری لایەنی
ئەم بابەتانە ئێمە زۆر ڕنگدانەوەی لە مناڵەکان من پێشووتریش لە بەرنامە باسم کردووە ئەو مناڵانەی کێن بۆ لای من زۆر زووتر دیقەتی ئەوان ئەم کە زۆر زوو متمانە بە خۆبوونیان بۆ دروست دەبێت لایانی کۆمەڵایەتیان زۆر باشە بێت لە ڕووی شەرمنیەوە زۆر ئەکرێنەوانێ بە تایبەت ئەو مناڵانی کە تەرکیزیان لاوازە ئەوانەیە بۆ ئێمە ینی جێگی خۆشحاڵیە زۆر زووتر دەرەکەوێت لەگەڵ لایانی حساباتەکەی لەگەڵ لایانی بیرکاریەکەی کە پێکەوە ینی زۆر سوودی لێ وەرەگرن پێکەوە مەبەستم IQ و هەروەها EQ چونکە ئێمە زانین کە ئێمە بەڕەنگ جوڵە دەست پێکەین و پاشان ژمارە کاتە بۆ کەسی گەورەش بە ئەمایان مامۆستا ئاسیا جوابمان باتەوە بۆ کەسی گەورەش گرینگە ئەم خۆی شێوازی ئەکرێت بۆ گەورە بەڵام عادەتەن مناڵ لە مناڵیەوە تەرکیز چۆن بڵێ ئیشی تیا بکەی باشترا مێشکی فراوانترە زووتر شتەکان وەرەگرێ بۆ مناڵ ئیسفایی باشترێکە ئەگینا تا 18 ساڵیش زۆر ئاتیادێک کە بەکاربێن ئیسفایی چاکی لێکە بەڵام عادەتەن گەورە چۆن بڵێ مەژغوڵێتی تری ئەبێ بەس مناڵ تۆ لێ کاتار دنیاگوی مێشکی بەکارێنی لای ڕاست و لای چەپی ئەب مناڵە ینی بەهرەمەند دروستە بێ بەڕاستی هەم لای ڕاستی کە تایبەتە بە وێنە و ئێمە وێنە دانوەیەک لە ئەپەکۆسەکە دروستەکەین ئەچێتە مێشکەوانێ و هەم لای چەپی کە بیرکاری و لایەنە زانستیەکانیەتی لە ڕێگەی ئەم ئەپۆکسەوە هەر دنیاگوی مێشکی چالاگە بێ ئەم مناڵە لایەنێکی ئاستی زیرەکی و هزری و متمانە بەخۆبوونی بە تەواوەتی بەرزە بێتەوەوانە جای سەبڕنێ لای پێشبڕکێکە و پاڵەوانەتیەکە باسێکی ئەوەمان بۆ کە مامۆستا یوسراتە ڕادەیەک باسی کرد جەنابەت وتەکانی بەڕێزیان تەواو بکەی لەسەر پێشبڕکێکە بەڵێوەکو پێشبڕکێکە ڕاستی شانازێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە چونکەم نزیکی ساڵە زیاترە من بەتابەت ئیشم لەسەرە کرد و بەمانم ئەگەیان چونکە من کۆنتاکتی ڕاستە خۆم هەبوو لەگەڵیانە قسەم لەگەڵاکردن ئەوان بەردەوام پێشبڕکەکانی خۆیان بۆ ئەناردم شێوازی خۆیان بۆ ئەناردم شێوازی پرسیارەکانیان بۆ ئەناردم بۆ جیاوازە لەگەڵ پاڵەوانەتیەکانی ترە بێگومان ئەمە جیهانی و جیاوازە و پڕ لە مناڵی وڵاتانی ترە و پرسیارەکان 200 پرسیارە بە لە مایدە دەقات جواب بدرێتەوەوانێ و شێوازەکەی قورس بوو بەڕاستی 200 هاوکێشە حەلکردن لە ماوەی بەڵێ بەڵام کۆکردنەوە و کەمکردنەوە ینی هیزریە بەڵێ ئەبێ لە ماوەی 10 دقەیە تاویکەن سروشگیان لە ماوەی کەمتر لە 10 دقەشا تاوی کرد ئەم لە 10 دقەیە تاوی کرد ئافرین و ماشەڵڵا یان بچینە لایم دوو پاڵە ئەو سەحر نازم نینۆکم نێ بۆ ماڵ ناگیرە ئەوەی من یارمەتیەک ئەمە یەکێک لە بڕوانامەکانی کە سروشتە کاکە سروشت ڕزگار کاکە سروشت چۆنی کاکە سروشت نووسراوە سوپەر چامپیۆن ینی سوپەر پاڵەوانی پاڵەوانان وانە ئافرین ئەمە چەند شادێ بەدەستێناوە ئەمە هینەم ئاخیری ئەوانە پاڵەوانەکەی تورکی ئەمانەی ترکیە بەشداری ترە هی پێشووە لە هەولێر کە کردومانە یانە ناو مەکتەب ئافرین پۆلی چەنی لە پۆلی پێنج یەخوا سەرکەوتوو هەماشەڵا سەحر تەماشاکە ئەمە دوو ڕۆژتر گەورە بە لە سیڤەکە چەند ڕوانامایە بەم تەمەنە بچووکەوە ماشەڵڵا ئافرینگا کە سروشت تۆزە لە شتم فێرکە ئاکۆ چی پێڵنەوە ئەبەکۆس ئاباکۆس ئەمە یەکەم ئەبێ لە شوێنێکی تەخت بێ ئیتر باشە ئاوا لەسەر ئێرە دادناوە ئەبێت زۆر جددیە لە فێرکاری هەر هاتە ژوور ئادی مامۆستا شتێکی پێ بڵێ مامۆستا شتێکمان با نازانم بۆ کۆکردنەوە لێدەرکردنە چۆنە شتێک ئێوە بڵێن بەڵێ ئەمە نازانم شاردتان پێکەوە ینی پێشبڕکەیەکان با پێشبڕکێ بکەن یاڵڵا تەوا ئەمەڵێ بە خەیاڵێکم حەزم بە خەیاڵێک لاویش بە هەمان شێوە ئەویش بە هەمان شێوە چامپیۆنە پاڵەوانە توانێت ئەویش سپاس بەخوا گەشتم بە ئاستێک کە قەناعەتیان بە بەکۆز نییە ئەڵێن نا ئێمە ئافرینواتە ئەوەشتان ناوێت ئاوا بەدەستێکەن یاڵڵا فەرمۆن زۆر باش مامۆستا یوسرا تۆشتیان پێڵێ بە کوردی بێیان بە کوردی بێ بابی نەرانیشمان تێ بکەن باشتر کێشەتان نابێ ئەو بە ئینگلیزی زیاتر کوردی ئینگلیزی دقیقا 55 44 minus 45 minus 4 minus 50 91 minus 41 34 minus 34 minus 50 95 minus 55 minus 40 45 minus 35 minus 10 99 minus 45 50 54 54 خۆزگای ئەمەش نەکەی مۆبایلەکەمان ئەگەر حاسبێنە لەگەڵ حاسبە لەگەڵ ئابڕۆشی ناباشوانە جارێکی تر پرسیارێکیان لێ بکە بەس یەک تۆز لەبەر ئێمە لەسەر ئێمە فریاکەن ئەبێ بەس تۆزە خاو بن لە بڕی کامێرێکی ببخێنە سەر یەکێک لە فەرمۆن زۆر باش با من بیدۆزمەوە یەکەم نازانم ئەمە دۆزیتەوە ئاری بڕۆ کاتە تۆ لیبە
39 minus 30 minus 8 minus 1 95 minus 55 minus 40 99 minus 44 minus 55 41 minus 31 minus 10 95 minus 55 minus 40 91 91 باخر والله لا انجامك 91 كنت ليه تنتي نعم لم تكشف والله ولا تكشف لا لهندي شو انا ما ينزقوا ناو تو مزاني خودنا تبي الله ببورا سرتا ما جمع بونا كراستكيت او جماراني كاما كوي اكينوانه بلاصكين علين بلاصكين علين بلاصكين علين ببورا بو بيشرا ما جمع بو كذا ماينس علين بلس نالين هو كاري اوي ك اما اجلس خيراي اكين اجلس فيربونا اكين ابي من دالك شوايا زور كان شويه بلام كاتي كيش انو سريت بلاصكان نانو سريت باش كاتب ما تسمع مساسيه وحسابك ها قدركم منو كل ما بحاسبش درقتي عنها اخي من الجوال هاتشن كمية بنجامة كان راسته ما شاء الله يعني بسرنجي دس يعني اداء ام بشويك او بشويك بو جواز التكنيكا كان تكنيكي هاي منالك بو خدي خوي جوازه استمن كاتشينا سرياسا كان قد ياسابا منال نالم كاتيك اللي فلك تاو اكين عاده اللي ياسا كان دسبي كات ياسا اباكوس ياسابا منال نالم تاخدي منالك بزانم خوي شي اكاتو شتێکی هەیە بە ئەو ژمارەیە کۆمەڵێ مناڵ هەیە ئەڵێم مامۆستا من ئەوە چییە وەڵا نایزانم ئەم شتە تازەیە کۆمەڵێ مناڵی خودی ڕێگاکە خۆی دۆزێتەوەنێ کاتێک کە خودی ڕێگاکە خۆی دۆزێتەوە تبنی چی پێناڵم ئەمە ڕێگای تۆیە و بەم شێوازە بڕۆ زۆر جار لە پرۆگرامەکەش دەرئەچین ئێمە ماشاء الله تەنە بداهێنانەکەنە سەرداهێنان کاتە تۆ پێم بڵێ ئەم تۆ زۆر بێدەنگ بوویت تۆ هەراوە لە شوێنی خۆ ئێستا من بوایەتم تۆ زاواشم ئەکرد ئەم هەندێ مناڵێ دەستیشی بەکار ناهێنێت سەحر بڵە بزانە ئازانە بیکە والله واز لە من بێنەجە تۆ ماڵاوان بە تۆ بە حاسبەکە هەڵات کردتۆ بۆ بنینە 22 ماینس 22 پلس 22 چەندەکە پلاس 44 تۆ پێمە بڵێ ئەم تەکنیکە چییە تۆ بەکاری ئەهێنیتەزمایکەکە لە دەمت نووسەکە ئەم تەکنیکە پێی ئەڵێن خەیاڵ دەست ئاوا لەیەکی باشە دەستی ڕاستت بۆ ژمارە وانسەکانە یەکێکانە دەستی چەپیشت بۆ ژمارە دەیەکانە بەڵێ ئێستا بۆ نمونە هەرەوەی کە ئاری وتی تۆ ڕقەمێک بڵە ئاری ینی ئەمان بۆ وانس ئەمان بۆ تێنسەکان دەستی ڕاستە بۆ وانسە و یەکانەش بۆ تێنسە تێنزانی ئەمە بۆ یەکەکان ئەمە بۆ دەیەکە پاشان سەدانیشی پێکرێت سەدانیشی پێکرێت هەزارانی پێکرێت ئێستا بۆ نمونە پەنجاویەک کاتێک کە یەیتەوە دەستی ڕاستت ئەیتەوە دەستی ڕاستت یەکان دەیان پاشان کەیتەوە سەر سەدان ئەو هەیلێ دوو ژماری پێ ناڵێن توانین سێ ژماریشی پێ بڵێ وانە ئەتوانێت قورس ئەدی یەک بەس بە کاکە لاوی یەک دوو سێ ژمارە زۆر مەڕۆ شتێکی کەم زۆر باش کاکەلاوی ئەگەر مایکەکە حەزەکە مامۆستاییان بە کوردی پرسم باشە 155 کەم 55 کەم 100 444 کەم 344 کەم 100 944 منیش بەوە گەیشتم بێ ناسان بەبەست ما شاء الله تەکنیکەکە گرنگ بوو ئاخر ئەمانە ببن بە محاسبی کۆمپانیایەک و فێڵان لێ بکرێت بەخوا ناکرێت شتی وانە بەخوا لە یەک و دووە ما شاء الله دقیقا با بڕێن لای سروشت کاکە سروشتی کۆڵ بەس تۆ تەکنیکەکە جیاواز بوایە من هەر ئەو تەکتیکە بەکارێنم بەڵام نا مەبەستم لەگەڵ دەستی لاوی تۆ جیاواز بی وایە من ئاوا ئەمە چییە؟ ئەوە هینەکانە جوڵم وەکو ئەمانە وایە چۆن ئەمە سەر خواری پێکە تۆ لە مێشکی خۆتاماک تەنها مرو لە مێشکاتی ئەمە لە ناو مێشکاتی ئەیجوڵێنێت وڵە مامۆستا ئاسی عەزیز کێشنیەکێکتان ئەسا هەرەوە ڕقم بەم تەکنیکە جیاوازە حسابکردنە دوایە تۆ هەر هەست ناکەم باش ئەم شێوازی دەستێتی کاتێک ئەو هایی ئەکات مێشکی لەگەڵی ئەڕات مامۆستای لێ پرسێت ڕقەمێکی بەرێ زۆر باش شێوازی دەستانەوەی بێت زۆر باش مامۆستاسیا مایکەکەی بۆ بگرە ئازێت نەبێ 22 minus 10 minus 10 minus 1 minus 1 99 minus 55 minus 4 minus 40 41 minus 31 minus 10 52 52 52
تۆش گەشتی بە 52 ئەی ماشەڵڵا تۆش کردی هەزار ماشەڵڵا لە شوێنەها ئەمەنە ئارام لە شوێنی خوا کەکە حسابی خۆیەکە ڕێک تەقەی سەرمێ من وەگەوە زیرەک بەڕاستی زۆر ئێمە لێرە فێربوون ئاسانە لە هەر تەمەنێک من هەمیشە یڵم فێربوون ئاسانە بەڵام گرنگی خێراییە خێرایی ئەبێتە هۆی ئەوەی کە مێشکێکی فراوان ئەبەخشێ بە مناڵە خێرایی ئەبێتە هۆی ئەوەی کە تەکیزێکی زیاتری باشتری ئەبێت تەکیزی گەشاکات لایەنە کۆمەڵایەتیەکانی گەشاکات بتوانە بەخۆبوونی بۆ دروستە بێ ئێمە تەنها ئیش لەسەر خێراییەکەیت باشە ئەمانە هەر لە ئەم زەرب و لێکدانەوەوانە زیرەکەن یا لە وانەی بیرکاریشە هەر زیرەکە نەبێ سایان هەبێ وانە حتمما هینی هەیە کاریگەری زۆر کاریگەری زۆرە وانە لە بیرکاریچانت هەیە کاکە باش مامۆستا ئەگەر بەڕێزت وەکو هەر بۆ سەپرسیارم کرد جان بەگەورە ئەم لێ نەبوو وستم بەڵام کاکە سروش چەند تێ لە بیرکاری تا ئەم خۆناغا بزانین تانی بیستەکەش بیستەکە زۆر باش زۆر باش پۆلی چەندی لە پۆلی 5 ئەی تۆ کاکە مایکەکەی بەرە مایکەکە هەزار ماشەڵڵا لێ بوو منیش لە ئیمتیحانی قوتابخانە زۆر باش بووم لە ئیمتیحانی بیرکاریە هەربژیت گرنگەوەی ماشەڵڵا ئێوە ئایکیوتان بەرزە ئیکیوتان بەرزە ئیتر دەرەجەش بێگومان تەنیا ئەنجامێکە بەدەسەنانی ئەگەینا هیچ لە توانای ئێوە کەم ناکاتەوە ئەوەشی کە من وتم ئاسانە دڵخۆشی خۆمدایەوە چون لەناو ئەو هەموو هاوکێشە قورسای ئەوە من دەرەقەتی دانێکیان ناتم وتم با دڵم لە خۆم دانەمێنێ مامۆستا ئاسیا بڕێنە لای پرسیارت ببوورە بگوێم لێ نەبوو ئاەت مامۆستا ئاسیا باسیز کردوتت ئێوە بەڕێزت لینکە دروست کردووە بۆ ئەمان بۆی کە بەشداری لە پاڵەوانێتی بکەن و ستانداردەکانت لێ وەرگتون ئەگەر باسێکی ئەوە بکەیت کە بۆ نمونە پاڵەوانێتی تر ئایا بەڕێوە هەیە و بۆ نمونە ستانداردی هەرێک لەمانە چۆن ئەگۆڕێت بێگومان بەردەوام پاڵەوانێتی هەیە ئەنی ماجیگمازێکێکە لەو پرۆگرامانی بەردەوام لە هەموو وڵاتەکانی جیهانە پێشبڕکێ سازەکرێت ئێمە خۆمان ساڵانە لە هەولێر کردومانە و لە سلێمانی مامۆستای بەڕێز کردوێتی و ئەمەش بەڕاستی ئەمە شتێکی نوێ بوو بۆ ئێمە کە بچینە دەرەوەی وڵات و زۆر قەلق بووین مامۆستای سرا خۆی ئەزانێت چونکە یەکەم جارمان بوو و هەموو مەسئولیاتەکەش لەسەر ئەم دوانەمان بوو ئێمە ڕێکمان خستە بوو بەڵام بەڕاستی ئەوەی ئەهێنا و زۆر چێژ بەخش بوو بۆ مناڵەکان و بۆ خۆشمان سپاس بەخوا ئەو ئەنجامەشمان هێنا کە ویسمان ئەوەکو پێشبڕکەی بەڵێ بێگومان بەردەوام پێشبڕکێ هەیە ئیشەڵڵا ئەگەر بگونجێت بۆ جارەکانی داهاتوو ئێمە مناڵ ئەبێنەوانە ئینشاءڵڵا وا شتێکی حەزەکەم بێڵێم ئێمە لە ئێستاە لەلایەن ئەو ڕێکخراوەوە هەڵبژێراوین نەک لە کوردستان بەڵکو لە عێراقیش مناڵ ئامادەکەین بۆ پێشبڕکێ جیهانیەکان تەنها لەلایەن ئێمەوە ئەتوانرێ بەڵێ تاکەناڵیەوە کە لەسەر ئاستی عێراق بتوانین لە پێشبڕکێ جیهانیەکان بەشدار بین لەم بوارە باشە گرفتی ئەم تەکنیکە چیە مامۆستای سرا هەم لە فستیڤاڵەکان هەم لە ناوخۆیە پێداویستەکان هەیە بۆ فێربوونی مناڵ بەڵێ ئێمە لە ئێستا بۆ فێربوونی پرۆگرام داوا لە دەرەواکەن لە دەرەوە خودی پرۆگرام بۆمانێت بۆچی لەبەرەوەی بە ئەسڵی نوسخەی ئەسلیەکەی پێتە بەردەستی مناڵەوە چونکە بەڕاستی کاریگەری هەیە ینی هەم لە کوالیتی کتێب هەم لە بەڵێ ئێمە بریکارمان هەیە بریکارمانەیە لە هەولێر پاشان کە لە مەکتەبەکان کە ئەخوێندێ گرفتی زۆر ئەوە هەیە کە ناتوانانی کتێبت بە ئاسانی دەست بکەوێت دابین ناکرێت شتەکان بۆ ئێمە خودی خۆی قورسی زۆرە بەردی بەتایبەت بە خودی من کە 2010 دەستم پێکرد زۆر قورسی هاتە ڕێکم بەڵام بە هەر شێوازێک بێت هەر هێناماتە ئەم قۆناغا ئێوە خۆتان بۆ منە بۆ ئاپدەیتکردنەوە ئەوێت چی بکەن مامۆستای سرا بەپێی ئەوەی کە بابەتەکە تازێلانێ ڕاهێنەر نەبێ خولێرە نەکرێتەوە بە خۆشحاڵیەوە لە ئێستاە ڕاهێنەرمان زۆرە لە سلێمانی لە ئەم پرۆگرامە بۆ ئێوە بۆەوەی کە ئاستان بەرزترکردنەوە ئەتوانن لێرە بەشداری خۆل بکەن بەڵێ بەڵێ لێرە دوو ئاستا پلس و ماینەس ئاستێکە زەرب و دابش ئاستێکە و لە سلێمانی تەنها دوو مامۆستاین کە زەرب و دابشیشمان خوێندووە ئەم پرۆگرامە کە 12 لیڤڵی هەیە کە تەنها کووکەمە ئێمە بۆ ئاسی باخچەکان هەمانە بۆ ئاسی مەکتەب هەیە بۆ گەورەتر هەیە پاشان کە مناڵەکە ئەم لیڤڵانەی تەواو کرد و مێشکی گەشت بە ئاسێک کە تەحمولی زەرب و دابش بکات چووکە بەڕاستی زەرب و دابشی ینی ئێمە لێکدان و دابشمان زۆر قورسە لە پرۆگرامی ماجد باس ئەبێ مناڵەکە تاو ئامادە ببێ پاشان بچێتە بواری لێکدان و دابشەوە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن هەر بمێنن خەڵاتی باشتر و نازنایی باشتر بەدەست بێنن ئینشاڵڵا زۆر زۆر بەخێر بن دووبارە ئەمانە لە ژوورەکانی خۆتان هەڵواسن دەبێن باشە ئەتوانم ئەمەش بڵێم ئەم شادەی تەنها بۆ من مامۆستاسیا کرا سەرکەوتوو بن هەمیشە دەستان خۆش دووبارە زۆر زۆر بەخێر بن کاکە لاوی کاکە سروشتیەوەش سەرکەوتوو بن باش بتان بینین باشە چالاکی باشتر دەستان خۆش زۆر بەخێر